من پۆستی ئیدەی دوو شتەکەمە تا پۆستی گۆرانیشت بڵاوەکەمەوە لە تیکتۆکەکەی خۆمە. ئەو پۆستانەکە بڵاوەکەمەوە چەندێ نەفەر بیبینێ هەتاوەکو نەفەر زیاتر ببینێ گوێی لەو گۆرانی من بێ هەموو گوناحبارم لەسەری. وەڵڵا گوناحی ئەوانیش بۆ تۆ دیێ و گوناحی ئەوانیش کەم نابێتەوە. ئەگەر گوناحە بۆچی گوناح؟ گوناحە خوای پەروەردگار حرامی کردووە عەزیزەکەم، هەچی ئەو گۆرانی و نەچی. ئەزانم گوناحە بەس هۆکارەکەی چییە؟ بۆچی مەسەڵەن شتێکی تر نەبێ و گوناح ناوێ بەس ئەو گۆرانی بڵاوکردەوە گوناحە بێت؟ براکەم کە شتێک تاوان بێت ئەنجامی بدەیت حرامە. ئەگەر بڵاوی بکەیتەوە إن الذين يحبون أن تشيع الفاحشة في الذين آمنوا لهم عذاب أليم في الدنيا والآخرة. ئەوانەی کەوا فاحشە خراپەکاری منکەرات گوناه لەناو خەڵکا بڵاو ئەکەنەوە باشە لهم عذاب أليم ئازارێکی زۆر بە ئێشیان بۆ هەیە لە دنیاە في الدنيا والآخرة لە قیامەتیشان. جا قیامەت ئەدها وأمر. ئەو هەموو جاری وا هەیە پۆستێکەکەی 1 ملیۆن کەس بینیوێتی باشە ئەم ملیۆن کەسە چەندێ تاوانبار بوو بێتن تاوانی ئەوانش بۆ تۆ دیە لە قیامەتە قوڕ بەسەرت چۆن ئەتوانی هەڵیگریت کەوتیان بۆ جەهەنەم ئیتر خیبتەوە خەسیرت ئەی دۆڕێنیت فما لكم من ولي ولا نصير. ئەو کاتە کێ هەیە ڕزگارکەرت بێت؟ کێ هەیە سەرت بخا؟ کێ هەیە دەست بگرێ و لە ئاگرەکە دەرت کە؟ عەزیزەکەم بۆ چێ دنیای خۆتە فەوتێنی؟ گۆرانی بێژێ پارەی بە گۆرانەکەی وەرگرتۆ تۆ بڵاویەکەیتەوە بەسەر خوشکی تۆ و بەسەر خوشکی من و کچی من و کچی تۆیە هەڵیداوە بەسەر گردنی کچی کووردا هەڵیداوە بۆ فریودانی خەڵکە. عەزیزەکەم تۆ زێبیرکەنەوە اینجا سبحان الله یعنی سروشتی گۆرانی وە تۆ نوێژەکەی براکەم من ناوەڵە ئەی دەبرا تۆ موسڵمان نی چاوە ڕاستەکەم تۆ مسلمانم بۆ مسلمانی مامۆستا. بەچی موسڵمانی؟ ئەخ مامۆستا خۆشەر نییەوەی نوێژ نەکا کافر بی. چی شەر نییەوەی نوێژ نەکا کافر؟ ئەی بەچی موسڵمانە بی؟ ئەخە تۆ دەی مسلمانی لەناو خەڵکە خەڵگەڵێ ئەگەر مەسەلەن یەکی نوێژ نەکا کافر نییە. کێ واڵێ؟ خەڵک واڵێ خەڵک هەمووی واڵێ. کاکە گیانەوە خەڵکە ڕاستی نەکردو چاوە ڕاستەکەم. ئەگەر نوێژ لە ئیسلاما دەرکەی چی ئەمێنێتەوە کاتە مزگەوت نامێنێت بەیت الله الحرامش نامێنێت مەکە و مەدینەش نامێنێت. ئەگەر ئەو کەسەی کە ئەڵێ نوێژ نەکرد نوێژیش نەکەی هەر موسڵمانی ئەی ئەو مەلایەنە بۆ نوێژەکەن. بۆیە کاکە گیان تۆ کابرایەک کەوتبووە ناو بەحرێکەوە سمێڵی هەبوو باشە شواربێ گەورەی هەبوو هاوارێ کرد بۆ خاتری خوا دەرمکەن. لەو کاتەیە ئەڵێن گەنجێکی لێ پیا بوو وتی بە قەسێکم بۆ بێنن وتیان بۆچی تەمەقەز وتی جارێ بەر سمێڵ یەکەم کورە کابرا وتی دەرم بێنە کاکە گیان کە دەرمت هێنا سمێڵیشم بتاشە و کاتە. عەزیزەکەم ئێستا تۆ غەرقی تاوان بوویتە ئێستا لە بازنەی کوفرایت یعنی لە بازنەی ئیسلام دەچیتە دەرەوە. چاوە ڕاستەکەم تەمەنە چەندێکە با جارێت پرسیاری تەمەنت کەم؟ 18 ساڵی کەواتە بالغ بوویتە. چاوە ڕاستەکەم ئەجا ئەمەی تۆ پرسیاری ئەوە مەکە ئدتەکەم و نازام گۆرانی بڵاوەکەمەوەوانە ئەوانە گوناهی بچووکن بەوانە کافر نابی. بەڵام خوا پەنامان با تۆ نوێژ ناکەی. ما سەلەکەکم فی سەقەر العهد الذي بيننا وبينهم الصلاة فمن تركها فقد كفر ومن لم يحافظ عليها لم يكن له نور ولا برهان ولا نجاة يوم القيامة وحشر يوم القيامة مع فرعون. خاک بەسەرت ئەگەر بە نوێژنەکەری بمری لەگە فیرعەونە حەشرەکەی. مەسیری فیرعەون چۆیە؟ جەهەنمە. مەسیری تۆش یعنی ئەویان هەڵدایە جەهەنمەوە تۆش بەدوای ئەوە چۆن وەکو مەلەوان ئەو خۆی هەڵەدا تۆش بەدوایە خۆت هەڵەدەی تۆش بەدوای فیرعەونە. ئەدخیلوا ئالە فیرعەون ئەشەد العەذاب. فیرعەون خۆی و ئالەکەی هەمویان سزای ئاگر ئەچێژن و بەناو ئاگر ئەڕۆن. بۆیە چاوە ڕاستەکەم تۆ جارێک خۆت دەرباسکە لە کوفر خۆت دەرباسکە لە شیرک وەرە شەهادەی تەوحید بێنە لا إله إلا الله محمد رسول الله بڕۆ خۆت شۆرە نوێژەکانت بکە. ئەو کاتە قسەش لەسەر ئدد و گۆرانیەکەش دەکەین ئەو کاتە خۆی ئۆتۆماتیکیان ئەوەش چاکە بێت. ماوەسەیانایەک پرسیارێکی ترم هەبوو مەمنوویە بەجان بێت. فەرموو. ماوەسەیانەسا هەنێ مەلا هەیە ئەڵە زۆربەی مەلاتەوە ئەڵێن مەسەلەن ئەڵێن
هەر کەسێک لە دنیای ئەگە بە قسەی شەیتانکە مەسەلەن دنیا کاتیە ئەگە ئەم دنیا تەواو بوویتر ئاخر زەمان هاتچینەوە ئەو دنیا ئەگەر لەو دنیا کێ بە قسەی شەیتانی کرد ببێت لەو دنیا شەیتان کورسیەکی ئاگرینی هەیە ئەڵێ وەرە سەر کورسیەکەی من دانیشە چونکە تۆ لە دنیا بە قسەی منت کردووە نعم. وقال الشيطان لما قضي الأمر إن الله وعدكم وعد الحق ووعدتكم فأخلفتكم لقيامة أخواي پروردگار شيطان أهيانية قوق سكردن لنا جهنم بانجي أهل جهنم كالي أي خلق جهنم خواي قورا وعدي دابيتان ووعدكي حق بو ومنج وعدم دابيتان بلام لقل وعدكي خوما خلاف بو بلام إيوة إمرو لومي خوتان كان من نهاتم لدرگای کەستان بم دەسی کەستانم نەگر بۆ تاوان من بەس بانگەشەم بۆ ئەکردن بەس بانگەشەم ئەکرد و گوناهەکەم جوان ئەکرد ئێوە خۆتان هاتن بۆیە فلا تلوموني ولوموا أنفسكم لۆمەی من مەکەن لۆمەی خۆتانەکەن ما أنا بمصرخكم من ناتوانم ئێوە لە جەهەنەم دەرکەم وما أنتم بمصرخي ئێوەش توانای ئەوەتان نییە من لە جەهەنەم دەرکەم بۆیە إني كفرت بما أشركتموني من قبل بۆیە تەنانەت شەیطانیش خۆی بێبەریەکە لە ئەهلی شەیطان لە ئەهلی دۆزەخ إن الظالمين لهم عذاب أليم سورة إبراهيم بۆیە عەزیزەکەم مشفیقم بۆت بەم شەوە خوای گەورە تۆ ڕزقە هێناوێتیە ماڵەکەی منەوە هێناوێتیە ناو شاشەکەی منەوە دەستکە بە نوێژەکەت ئەگەر بەیانی بمری بە عاقیبەت شەڕی ئەمری قەسەمەن بالله جوابی مەلائیکەت بۆ نادرێتەوە ئیم شەو دەیەها گەنجی وەکو تۆیان کردە ژێر خاکەوە کە 18 ساڵ بوو دەیەها گەنجی وا هەبوو بە ماتۆڕ مرد هەبوو بە سەیارە هەبوو خۆی کوشت هەبوو بە ئاگر هەبوو لە سەربان بەرەوە بوو هەبوو لە خەستەخانەی هیوا و نانەکەلی بە نەخۆشی سەرەتان مرد هەر کەسە و بە دەردێکوە ناو قەبرەوە نەڵێی گەنجم ئەوەندەی گەنج ئێستاوە وەفات ئەکا و سەفەری قیامەتەکە پیرەپیاوێک و پیرەژنێک نایکات بۆ تۆ ئاگات لە شاشەی مۆبایل نییە هەر خەتێکی ڕەشە و لە وێنە ئەدرێت هەر هەمووی گەنجە ئەجا بۆیە برای شیرینم با دنیا فریود نەدا بەخوا دنیا هیچ نییە عەزیزەکە والله قەسەمەن بالله ئەگەر من ئەم ئیسلامی تیانە بوایە نوێژ و عیبادەت و ئەم دڵخۆشی قورئانی تیانە بوایە قەسەمەن بالله تەحەمولی ئەم دنیام ناکرد نان خواردنەکەی قورسە سەر ئاوکردنەکەی قورسە خەوەکەی قورسە کورە هەر خەوەکەی کورە بە 2 سەعات خەومان لێ ناکەوێت تەپاوتل ئەکەین ئەم دیو ئەکەین ئەو دیو ئەکەین لای ڕاست ڕای چەپ یەگەی هەموو دنیا ئەهێنین لێکێ دەین دروستیەکەین ناقسیەکەین زەربیەکەین فی ئەکەین اینجا خەومان لێکەوێت نان خواردنەکەی ئەم هەموو پاریوە ئەکەینە دەممانەوە شەویلکەمان ژانەکات دانمان هێشەکات تێگەی هەناسە بڕکێمان توش ئەبێت اینجا قەبزەبی والله یعنی دنیایەکی زۆر ناڕەحەت بڕێ یعنی دەکاکە یان ئەم دنیا چی ئینسان فری و بێ بۆی ئینسان قیامەتێکی گەورە لە دەست خۆی با بۆچی بۆ دنیایەکی فانی کورە والله ئینسان کە گەیشتە تەمەنێک کە خوای گەورە عەقلی داپێ والله حەقی وایە بزانێ مانای دنیا و فەلسەفەی دنیا چییە دنیا چییە من چل دانە ساڵە شەو ئەژمێرم و ڕۆژ مەژێرم ئەوە تا تەسبیحەکە خەریکە هەموو دەنگەکەی بەرە بێتەوە کۆتایی هات کاکەیە من 40 ساڵی ترە بم بە 80 ساڵ پیرە پیاوێک ڕەنگە مناڵەکانم ڕەنگە مناڵم لە دەستدا بێ ڕەنگە خۆم کەوت بێتمە لای بووکەوە خوا ئەزانێ لە چی شوێنێ سەر ئەنێمەوە عەزیزەکەم والله مشفیقم ئەمە ڕزقە خوای گەورە بۆ منی نار ئەگەر تۆش بە قسەم نەکەیت دەیەها گەنجی وەکو تۆی تایە لەم لایڤەیە شاڵی تۆیان هەیە بە قسەمەکەی وعدەدەی ئینشاءڵڵا دەستکەی بە نوێژەکانت وعد بێت لەسەر دەستی تۆ وعد بێت و بەڵێن بەخۆی خۆمەدەم لەم دەقەیەوە یەک نوێژێکم نەفەوتێ الحەمدولله گۆرانیەکانیشت بڵاو مەکەرەوە حەچی گۆرانی وشت هەیە هەر هەمیە سڕمە تۆ عەزیزی یاخوا تۆ بەخێر بی دڵمانت خۆش کرد خوا دڵت خۆش ماوەسایجان هەنێ کەسێ مانگە 2 مانگە هەر لە لای ڤیدیۆیە ئەڵێ هەر مایکم بەر ناکەوێت ئەم لە فەرەوە نزیکی 9 سەعات هاتمەوە لایڤەکە دەبوونی سەعاتم مایکم بەردەوە الحەمدولله ئەوە ڕزقە عەزیزەکەم ئەوە ڕزقە کابرا هاتووە ئەڵێ چەند ساڵە حەزم لە کچێکە نامدەنێ مامۆساگیان چارەم چییە بەس تۆ هاتوویتە الحەمدولله ئەوە هیدایەتە هیدایەت یاخوا تۆ بەخێر بی یاخوا تۆ بەخێر بی یاخوا عاقیبەت خێر بی خوای گەورە ئەوەنە دەوڵەمەندت کا هەر ببیتە سینەما ببیتە پەن بەدەست پارەژماردنەوە سەربەرز بی چاوە ڕاستە